سرکوزیر هرما کردستان مسرور بارزانی جوینک چاپمنی لدارخست ده بالکشاند سر روشا هرم تکلین دنابر هولیر و بغدای ده آواکرنا کابینه دهم او چند پرسگریکندن. سرک وزیر هرما کردستان مسرور بارزانی درباره پرسگریکن آبوری و سیاسیین باشور کردستان و عراق ده جوینک چاپمنی الدارخست. درباره پرسگریک و قیرانان ده مسرور بارزانی گوت کو هنج پرسگریکن هیین لباشور کردستان به تواهی هرم و گریداینه. بشه کی کشکان لهمون ناوچکه هر وقت خوشتن دزانن گرجی و شر و پیکدادان لم ناوچه تاکو استبرو کتای نچو اما قلق و دل راوکی لهمون ناوچکه درست کردوا و کشا و آسوارکانیشی همون ناوچکانی هر وها لسر هلوستا باشور کردستان یال همبر وی روشه وها آنی زمان. بەڵام هەڵوێستی یاریمی کوردستان زۆر دیار و ڕوونە ئێمە لەگەڵ چارەسەری ئاشتیانەی هەموو کێشەکانی لەگەڵ ئەوانین شەڕ و تند و تیژی لە ناوچەکەدا بەردەوام بێ و بێگومان هەرێمی کوردستان بەشێک نییە لە هیچ شەڕێک و لە هیچ تند و تیژیەک و دەمانەوێت کێشەکان بە شێوەیەکی ئاشتیانە لە ناوچەکە چارەسەر بکرێن. مسرور بارزانی دی بشک دن آخفتن خود سپاسیا خلکن باشور کردستان کر و گوت او نونرین راستقین این گلن. نوێنەری ڕاستەقینەی خەڵکین و زیاتر لە هەموو کەسێک پەرۆشی ژیانیا و خەڵکەین من سپاسی خەڵکەکە دەکەم و دەزانم کە ژیانێکی تۆزێک دژوارتر و ناخۆشتر ئێستا هەیە هەم نرخەکان بەرز. سەرۆک وەزیرê هەرێما کوردستانê derbarê avakirina حکوومەتا هەرێما کوردستانê de jî wiha got. لە سەروازی ناوخۆش خۆشتە نەزانن ئەمە نزیکی 20 مانگە ئێمە هەڵبژاردنمان کردووە بەڵام تاکو ئێستا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێک نهاتووە. حکوومەتی خەڵکە پەرلەمانیش پەرلەمانی خەڵکە پێمان وایە کاراکردنەوەی پەرلەمان دروستکردنی حکوومەت پێش هەموو کەسێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە سیارەتە گەورەکە دەکەوێتە سەر ئەو لایەنە سیاسیانەی کە وەکو نوێنەری خەڵک دەنگی خەڵکیان هەیە و بۆیەش من جارێکی تر داوا دەکەم هەر لە ڕۆژی یەکەمیشەوە لەگەڵەوە بووم کە پەرلەمان زوو دەست بە کارەکانی خۆی بکە حکوومەتێک پێک بێ کە ڕەنگدانەوەی هەست و خواستی خەڵکی کوردستان تێیدا بەرجەستە بکرێ. هەروەها دەربارەی پرسگرێکا بنزینê de jî مسرور بارزانî ragihand kowan ji hikûmeta Iraqê xwestiye rêjeya sotemeniyê ji 5,000 bermîlan zêde bike ji bo zêdeyî 126,000 bermîlan di rojê de. هەروەها ji wezareta çavkaniyên xwezayî xwest ku ji bo her lîtreyeke benzîna normal nirxê 85 dînarî derbas nebe. Serokwezîr got ku kêmbûna kehrebeyê ji ber kêmkirina hilberîna gazê ya ji hêla dana gaz ve li Kormorê ji ber metirsiyên ewlehiyê ye.